طبعا لبرانبر أم رجايا أمرو رجايا كترمانية لبرانبر أم رجايا أمرو رجايا كترمانية كهمو كفري عالمي كوبوة ولا سري وكوكا وهميان بيك ودايان رشتوه بأخوة يهودية باش يبوا لدار جلاني أم رجايا نصرانية باش يبوا لدار جلاني أم رجايا هندوسية باش يبوا لدار جلاني أم رجايا باشا بوزية باش يبوا لي شيوعية باش يبوا لي كومونيست باش يبوا لي علمانية باش يبوا لي بهمي أنا مرجعان دار شتوه كبير رجاي ليبرالية رجاي ليبرالية أم رجعان دار شتوه بخلكي لبرانبر إسلام ليبرالية يعني شيء يعني الحرية المطلق آزادي رها يا إيش دينك أم ديني آزادي رها ركنكاني شين ركنكاني يكميان تو آزادي لفكرته فكرة ما بسروا بهيج تيكو كفرك بارزي خو كفرك كسبويني ولا بو كفرك تو آزادي جوان بخواه بيغمري بس الله عليه وسلم تو آزادي أصلا قريك هبه بيغلا بوني جوان بخواه بيغمر بيت تيرورست هبه بجيره بالناو بره آزادي فكر أو معناه كده لو معناه زيادة معناه إني الله نخلط يعني بلا نا ما بس معنوني بخوان بس أنا وياه شون كواش يعني كل أولادك وواش يعني كردوا لسرزوي ركني دومي يا مدينة آزادي لجستتا جستت آزادة حرة بخوت شي ليك يليبك كاي خلقي خويا كوشي خلقي جستي خوي لنير وكابا مي أي كلامي وبنير هي جستي خوي وكو نير بخشي بنيره بوتشي جوار قلت بميك هي جستي خوي بخشي بانجل ولا جستتا آزادي لأخلاقتا أما ركني سيميتي تولى روشت وأخلاقتا آزادي برو تشبد روشتياكي بيكا باشا ما قرروا له هيجي حري كاكا ميرديك هي با بوي فريندك شهبه جنيك هي با جر فريندك شهبه كأمره هم يتيكوتو بتايبد لتوركم ملاتي كان فريند يعني شي خلقينا هاوري تو بياويكي مسلماني لفيسبوك تشيك ورقرتو هاوريتا يعني جي يعني جر فرينتا وهايانا تو افريتيكي مسلماني لفيس بياويكي ورقرتو يعني جي فرينتا يعني بوي فرينتا شرعي الله جل جلاله الريب وداه ام دينشتي وايتيان ها لا انستغرام لا تيك توك لا هم جاك اشتيواها لا شرعه جيبيته انجا دواتريش برورنا خلوكو بوي لا ماسنجر ولا شات طب تو ازادي او ازادي كي كبهموش يا كردو انا بناخي زورق لا بنا ومسلمان كان قبولي شيء كردو بيان يعني بو يزور كذبيني من ازاد من اخر تو ازادني تو عبدي الله إن كل من في السماوات والأرض إلا آتي الرحمن عبدا شيء لزيو أسمانا كان يا بعبدي الله يا عبدي قهرية باشا يا عبدي طوعية عبدي طوعي مسلمان وربازكي قبوله ولا سرير وعبدي قهري قبول تقبلني هذا قريته بلا الله جل جلاله سزات لا سلوك عليك كدوت عبدي قهري ناتواني لا فرمانه كوني كان يلا درتي برو ممره برو نخوش مكو برو فقير مكو عبدي أبي ناتواني لي درتي بويا ركني دواء أوي كركني شوارما يا بينجما تو ذاتي لمالطا برو بحرام بايكا بالربا بايكا بقول برين بايكا برو بياري الكتروني بايكا برو لحسابي خواني خلق بايكا برو بحزباتي وبياو كشتن بايكا باشي بايكا تو ذاتي يعني اما ركن كان يم ديني كبيوتري ديني ليبراليات وامره لها معالمه هول ادري بيرو بكري برو بيك بلا الربا ما خولت واقي من اشياء من ازاد او ركنيه ودينيه تطبيقيه چونك اسلام بيطلتي على الربا حرام على درهم يكي وكو سيفسج زينا ولا قال دايك شلون هيك شلون بلاياتي برو بيك بلا كاك خود رود مكرو بدواي جنس وها ارزو مبا طلع من ازادهم تو حق شيء بس سرمو وات بيناله وات بياله نخير الله جل جلاله في فرمويد لرجاء رسولك وصلى الله عليه وسلم كتوعى كاسيات عاريات ملعونية جهنم بوني باجناك نخير بو زنا بيوتو فاحشة وساء سبيلا نخير
تۆ لەژێر فەرمان و قەدەغی ئەڵڵای جەل جەلالوهو عەبدی بڕۆ بە یەکێ بڵێ کاکە تۆ کوفر مەکە مرتەد مەبەرەوە من ئازادم چ فکری هەڵە بژێرە نەخێر تۆ ئازادی ومن يبتغي غير الإسلام دينا لن يقبل منه وهو في الآخرة من الخاسرين تۆ بێت تەسلیمی ئەڵڵا جەل جەلالوهو ئیسلام قبول کەی وەکو دین و ڕێبازێ لە غەیری ئەوە هەڵبژێری بۆ جەهەنەمە ڕۆی لە ڕۆژی قیامەت بڕۆ بە خەڵک بڵێ تۆ ئازاد نیت لە جەستەتە تۆ بێت دان بەوەیە بنێ نێر نێرە مێ بزانەوە قبوڵێتی قبوڵی نییە وليس الذكر كالأنثى ئەمە ئاەتە پێتەڵێ ئەمە هێنراوە ڕێک لە بەرامبەر ئیسلامەکەی تۆیە ئیتر مادەی زۆری تایە قەواعید و بنەمای زۆری تری تایە کە یەک بەیەک لە هەموو ئاەتەکانی ئەڵڵادا جەل جەلالوهو جارێ ئاەت هەیە بە دە ماددە بۆی ڕۆشتون بەس بۆی تۆ ئەو ئاەتە تەطبیق نەکەی بە دە یاسا بۆی ڕۆشتون بە دە قەواعید بۆی ڕۆشتون لەناو خەڵکیشا قەواعید و یاساکان طەبیعی بووە بە عادەت وبعادت يعني تطبيق يكون بدوايا أروان ويبراسي أقدار بن أم ليبرالية أصلا خويلة أساسا بو أويا تو خوشبخت نبي خوشبخت يكاد لو رجاها واللي بدزن ليبرالية كان بدزكاني خوشبختي بناسن ليبرالية كان بقات شاخشي جهنم بزانن وجهنم تانا باشا ديمقراسي خواز وعلمانيا كان والله بو بهشتان نابن أوانا رسول الله صلى الله عليه وسلم فرميتي شي دعاة على أبواب جهنم يدعون الناس إليها من أجابهم قذفوه فيها بانك خوازانك لسر درقاكاني جهنم وستاون خلق بانكن بو درقاكاني جهنم هر كسي ولاميان باتو يخلنا ودرقاني جهنم رزقاريان نابه يعني بز ولامي بيتو أروي بو جهنم وني يبلو ولا دوايا قرمو كزانيم جهنم قرمو نخير تانا وجهنم خوينا وستي أم ليبرالية هربتنيا خوينية خوان لبروتوكولەکانی أنا بجوانين نصراوە الليبرالية البراجماتيكية براجماتيكية يعني شي براجماتيكي يعني هیچ شتێ بەبێ مقابل نەکەی بۆیە سەیرەکەی ئەمڕۆ خەڵک چۆن پەروەردەکراوە بچووکترین داخوازی لێ بکە ئەڵە چیم بۆکەی لە بەرامبەرە حەقی خۆشە بێوات پێڵێ کابرا حەقی خۆیەتی بۆ نمونە دابمەزرێت لە جێگایەکە ئەڵێ ئەبی بە حیزبەکەی من ئەوەنە پارەمەیتە دای ڕەشۆی لێ حەقی خۆشێتی کابرا هیچ شتێ بەبێ بەرامبەر نییە لەم حاڵەتەیە یعنی ئینسانێک ئاگا بە ئینسانێکی تر داوای یارمەتی لێکا لە قەزیەکە ئیترەوێ عەبدی بێ دوایی من ئەوەم بۆ کردی تۆژە بێ ئەوەم بۆ بکەی ئەبێ ئاوابی بۆم هەتا بێ وابی لەگەڵ ئیسلام وا ناڵێ کوردەواری خۆشمان وای ناوە دەوسایی چاکە بکە و بێ باوە نێزانەوەڵات چاکە بکە و کابرا پێ بکە بە عەبد بە کۆیلەی خۆ بیکڕە پێی بۆ چاکێ ئیسلامیش وا ناڵێ ئیسلام ئەڵڵا جەل جەلالوهو لە ڕێی ڕەسوولەکەیەوە پێی ڕاگەیاندوین عەبد هەتاوەکو لە کۆمەکی براکەیە بێ لە کۆمەکی عەبدێکی ترا بێ ئەڵڵا جەل جەلالوهو لە کۆمەکیەوە لا يزال الله في عون العبد ما دام العبد في عون أخيه ئەمە هاتووە ئەوە هەڵوەشێنێتەوە ئەمە زان لە چیتانەیە لیبرالیەتەکە لە ئیمانەکە و عەمەلە ساڵحەکەتەیە ئەمەی تریشیان لە تەواسی بالحەق و تەواسی بالسەبرەکەتەیە ئەمیان لیبرالیەتەکە لە خۆشبەختی و خۆشحاڵی تاک ئەدا ئەم براجماتیکە لە خۆشحاڵی و خۆشبەختی کۆمەلگادا بۆیە تەماشا بکەن لەسەر ئاستی تاگەوەی پەیڕەویەکە تیاچووە لەسەر ئاستی کۆمەلگاژەوەی پەیڕەویەکە تیاچووە تەنها دوعاتەکان نەبێ لەسەر دەرگاکانی جەهەنەمەوانە خۆیان خۆشەژین ئەوانە خۆیان خۆشەژین ئەگەر شت بۆ یەکێکیش بکەن بۆ یەکەن کە بە کۆیلەی بگرن بۆیە ئەساسی ئەم سیستەمە پێشخستنی دنیای بەسەر قیامەتە دیقەتیش بن بۆ ڕەسوول الله صلی الله علیه وسلم جومعان جەژنەکان وازی لە سوورەی ئەعلانە هێناوە لەگەڵ غاشیە لە نوێژا خوێندوێتی بۆچی سونەتە بیخوێنی من وایە بینم وەکو بڵێ ڕەسوول الله صلی الله علیه وسلم پێمانەڵێ ئەم دوو سوورەتە منهجێتێکی تەواو جوانی تایە بۆ دژایەتیکردنی ئەو فیتنەی آخر زەمان کە فیتنەی لیبرالیەت و براجماتیکیە و تێی نەکەون و خۆتانی لێ پارێزن بە تایبەت لەو ئاەتەیە بەل تؤثرون الحياة الدنيا والآخرة خير وأبقى والآخرة خير وأبقى والآخرة خير وأبقى ئێوە ژیانی دنیا هەڵەبژێرن لیبرالێتەوەیە تۆ جەستت چیەوێ بۆی بکە چێژی لێ ببینە
باشە عقڵە حەزی لە چیە باتە بەنی کار فکرێ چێژ لەوە بینێ باشە داوێنە حەزی لە چیە پێ بکە ورگە حەزی لە چیە تێ بکە ماڵ حەزی لە کامەیە هەر چۆنە پایاگی پای بکە باشە ئەمە هەمووی دنیا الله جل جلاله فرمي والآخرة خير وأبقى قیامەت باشترە بۆت نەخێر تۆ ببیر لە قیامەت بکەیتەوە چونکە تۆ لەم ژیانی دنیا چەندێک وا 100 ساڵ ژیای قیامەتت چەندێک کورە بەرزەخە چەندێکە لە ناو قەبرەکە ئاسی یعنی ئینسان یەک هەڵوێستە بکە کە ڕەسوڵ الله صلی الله علیه و سلم فەرمێ کەفا بالمەوت واعظا بەسە بەوەی کە مردن ئامۆژگاری کەرێ بێ بەس بیر لەوە بکەرەوە من چۆن ئەمرم لەکوێ ئەمرم لەسەر چی ئەمرم لەگەڵ کێ ئەمرم بەچیەوە ئەمرم لە چه حاڵەتێکە ئەمرم خەڵک هەیە مردووە جگەرەکەی بەرادەمێ نێرگەلەکەی لەناو دەمیا بووە مەشروبەکە بە دەستیەوە بووە خەڵک بۆ مردووە لەسەر زینا بووە خەڵک بووە مردووە لەسەر کوفرکردن بووە ئاخەری بۆ کوفرکە خەڵک بووە لەسەر مەسرح ڕەقسی کردووە گۆرانی وتووە خەڵک بووە لە ئیخبارە هەواڵی درۆی لە مەسلحەتی حیزبێکی کافر بە گوێی خەڵکیا داوە ئەوە مردووە یعنی تۆزە بیر لە خۆت کەرەوە خەڵکی لە تاوالێتە مردووە خەڵک هەیە لە معاملەی حرامە مردووە خەڵک هەیە لە سیارەکەیە بووە چووە بۆ کوفرکردن بۆ زیناکردن بۆ مەشروب خواردن بۆ ڕیبا خواردن لێ مردار بوو بەس بیرێ لە خۆ بکەرەوە لەکوێ ئەمری چۆن ئەمری لە نوێژ ئەمری لە ڕێی مزگەوت ئەمری لە ڕێی خێر و سەدەقەکردنە ئەمری لە ڕێی تەڵەبی عیلمە ئەمری لە ڕێی چی ئەمری لە ڕێی سەردانی خزم و کەسوکار و سیلەی ڕەحمە ئەمری لە ڕێی بێڕی والیدەی ناو سەردانی دایک و باوک و چاکردن لەگەڵەوانە ئەمری لە ڕێی کەسابەتی حەڵاڵە ئەمری هاوا بیرێ لە خۆ بکەرەوە بزانە تۆ خەریکی چی بەم ڕۆژگار ئەم ئاەتە وات پێڵێت تۆ بیرە لە قیامەتێ بکەرەوە بیرێ لە دوای مردنە بکەرەوە چونکە کە مردنەکە هاو ئیتر تۆ محاسبە دەست پێەکە کردار نامێنێ بەڵام وەڵاهی خەڵک بیر ناکاتەوە پەنا بەخوای پەروەردگار والآخرة خير وأبقى وبهمان شيء ولا سوري غاشيشة وجوه يومئذ خاشعة وجوه يومئذ ناعمة يبزان لكام يعني تماشاجي خودك سيريك حالي خوبك أجر خاشعة بيتيان شو يبو جهنم تصلى نارا حامية تسقى من عين آنية آياتك أنزور بجواني باسي بابلين لدزداني خوش جزرانية كتو تشولنا وعذابك هتا يدبوك وأجر بيتو لأهل سعداء إجبي أهل سوري عصر بيتو تطبيق كردبه ناعمة لسعيها راضية في جنة عالية أخي ورسول الله صلى الله عليه وسلم عنده إنسان كان لو دو جروبات يبرنها كان أمر رواتوا برو جهنم بري روي خوش هيك إسلامك برو بهشت رو كواروشلي برو بيدي ياخذ جوبي أنا ياو واقع داربة هاقا داربة أمرو بناوي أمرقا حقته صدان و دەیان گروپ و تاقمیان بۆ دروست کردووی لەناو خودی ڕێگاکەی خۆتە بۆی لات بدە چەند فێرقە و تاقم هەیە بە ناوی قورئان و سنەتەوە خەڵک بۆ جەهەنەمە بە بە ناوی قورئانەوە خەڵک بۆ جەهەنەمە بە بە ناوی سنەتەوە خەڵک بۆ جەهەنەمە بە بە ناوی سەلەفی صالحە خەڵک بەرەو جەهەنەمە بە بە ناوی تەصفیەی ڕۆحەوە لە جگە لە ئەڵڵا تەسەوف کە پێشەوایان ئەم ئومەتە وەکو جونەید و وەکو بشری حافی وەکو زۆرێکی تر لە زانا گەورەکەمان شێخ عەبدولقادری گەیلانی زۆرێک لەمانە بە ناوی ئەوانەوە خەڵک بۆ جەهەنەم ڕاکێشەکە ئەوان خەڵکیان بەرەو بەهەژ بانگە کرد بە ناوی ئەوانەوە ئەمڕۆ خەڵکانێکی زۆر هەن بە ناوی گێڕانەوەی حکمی ئەڵڵا جەلە جەلالوهو ئەدبەن بۆ حکمی تاغوت یعنی تۆ ئابێ ئاگادار بی کورە کاکە بە ناوی پاگڕاگرتنی ئەڵڵاوە أصلاً الله جل جلاله هرناه إلى الخيالة لأن لدروي جهانا لأن لناو جهاني شا يجي مالين الله جل جلاله لناو مخلوقات يعني لناو جهاناني بلام نارين لدروي جهان لدروي جهاني جنيه إيوه نما نهشت بيبوني كيف باشا بناوي بابلين ريبازي حقه والدين سرخسنا و فێرەکە بە هەموو کەسێکە بێتە خوارەوە یەکەم کەسێک خەی موحیدەکان بگری و کافریان کەیت و بیان نێری بۆ جەهەنەم یعنی بە ناوی ڕەحم و سۆز و بەزەییەوە لێت ئەبێتە ذڕی هەمەدانی و بەرەو جەهەنەمە با و منهەجی ئیرجاء بەسەرا تەطبیقەکە کاکە تۆ بێ ئاگاداری خۆت بی بۆیە بە هەموو ڕێگایە خەریکی تۆن و ئەمەش ڕەسوڵ الله صلی الله علیه و سلم باسی کردووە کە تۆ یەک کەسێتەوە لەسەر حەق بی هەفتە و دوو گروپی گومڕا بۆت دێ
ناهێڵ لەسەر حەق بی هەمووی بەرەو جەهەنەمە بانکە وەکو چۆن لە ئاەتەکەشە أن هذا صراطي مستقيما فاتبعوه ولا تتبعوا السبل ڕێگا ڕاستەکە بزر نەکە ئاگادار بە باشە شوێن ڕێگە بچووکەکان مەکەوە کە ئیبن مەسعود فەرمێ خەتێکی بۆ کردین و لە تەنیشتەکانیەوە خەتی وردوردی کرد و فەرمی ئەمە ڕێگاکەی ئەڵڵا جەل جەلاله بەرەو بەهەشتێ باگەر بیگری ئەمانەش ڕێگۆشکەکانن کە هەمووی شەیطانی لەسەرە واللهی لا بدەی لێ ڕێگایەکیانەوە نایتەوە سەر ڕێگاکە ڕووی بەرەو جەهەنەم مەگەر ئەڵڵا جەل جەلاله ڕەحمت پێ بکە ئیرادەی خەیری پێدەوێ بگێڕێتەوە سەری وێ ئەمڕۆ ئەمانەش هەن ئەمانیش هەر دزی خۆشبەختین واتوانین بڵین وەکیلەکانی ماسۆنیەتن بە ناوی ئیسلامەوە بەرەو جەهەنەمە باوانکەن مسلمانە بێ زۆر ئاگاداری دینەکەی بێ زانستێکی شەرعی چاکی پێ بێ خۆی بەهێزکە بە قورئان بە حەدیث بە ئاساری سەحابە و تابعی و تابعیەکانە تاوەکو بەرەو ڕووی ئەوانە بۆسێتەوە چونکە بەڕاستی هیچ شتێک نییە باز نەکرا بێ لەم دینەی ئێمەیان يعني معقولة الله جل جلاله لقرآن فێر بکات چۆن خۆ پاکەیتەوە لە سنەتە رسول الله صلى الله عليه وسلم فێر بکات چۆن خۆ پاکەیتەوە بەڵام فێر نەکە کە حەق کامەیە تەوحید کامەیە گروپی ڕزگار بوو کامەیە تۆ چۆن بچیتە بەهەشت بێگومانەوەشی پێوتوین وێ بەڕاستی ئاگاداری دزەکانی با بڵێن خۆشبەختی بن هەڵمە خەڵەتیان پێیان خۆشبەختی لەو چوار خاڵایە کە الله جل جلاله لەو سوورەتە باسی کردووە والحمد لله رب العالمين